سلااو طيبين خۆشەویست من ئیلاف لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی. سڵاو منیش ماوان ئەمڕۆ ئەمانەی دەوڵەمەندتان بکەین بە چەند زانیاریەکی کەم بیستراو. فەرموو لەگەڵمان بن بۆ ئەم زانیاریانە. ئایا دەزانن کە پێش داهێنانی بە فرگر ڕووسیەکان بۆ قێندەکردن ناو شیرەوە بۆ ئەوەی تێک نەچێت؟ بام پێتان بڵێم هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی ئەو کە پێستی بۆ مادەیەک دەردەدات کە دژە کە ڕوودژە بەکتریایە. ئەی باشە بیستوتە شوێنێک هەبێت بێ ئەوەی مێشولەی لێبێت؟ بەڵێ بێگومان ئایسان تاکە وڵاتە کە هیچ مێشولەیەک و خشۆکەیەکی تێدا بەدی ناکرێتە ناچەند جارداڵۆیەک نەبێت ئەویشی زیانێکی بۆ مرۆڤ نییە. ئەیزانوتە کەسبەکان توانێت ئەوەیان هەیە بۆ چەند مانگێک لەسەر پێ بوەستن بەبێ ئەوەی دانیشن؟ ئەیزانوتە کۆتاوشەکانی ئەلبێرت ئەنیشتاین بۆ هەتاتە بە نەزانرای ماوەتەوە چونکە بە زمانی ئەڵمانی وتوێتی کە پەرستارەکەش زمانی ئەڵمانی نەزانیوە. هیوادارم زانیاریەکانی ئەم جارە سودی هەبوو بێت بۆ هەموو لایەن. تاکو زنجیرەیەکی تکە سپارەی خوابن.